34مین دانیشتن بوو کە لە ماوەی ساڵی ڕابردوو لەو دادگایە ئامادە دەبم. منەسا لە بەردەم دادگای قەزای دوو بزم لەم دادگایە کەوتە پشتی منەوە ئەمڕۆ کە 34مین دانیشتن بۆ دادگایکردنی نوێنەری جوتیارانی سەرگەڕان بەڕێوەچوو کە ساڵێک بەر لە ئێستا لەلایەن سەربازێکی سوپای عراقیەوە بە ملپێچەکەی لەسەر تراکتۆرەکە هەوڵی خێنکاندنی دراوی هێنراوە خوارەوە. منەمەوێت سەرگەڵ خۆی قسەکەم زانام ئەمڕۆ کە لەلایەن دانیشتنی دادگا دادوەر بڕیاری چی لەسەریداوە. ئەم کاتت باش؟ ئەو کاتت باشکە. ئەمڕۆکە لە دانیشتنی دادگا چی بوو گەیشت بە شۆ دانیشتەکان؟ ئێمڕۆکە لەسەر دوو سکاڵا کە یەکێکیان لەلایەن سەربازەکەەوە یەکیان لەلایەن قیادی عملیاتەوە لەسەر تۆمارکراوە ئامادە بوون. ئەوە 34مین دانیشتن بوو کە لە ماوەی ساڵی ڕابردوو لەو دادگایە ئامادە دەبم لەسەر ئەو دوو سکاڵایە. هەردوو سکاڵات تەجیلکرا بۆ 2 هۆکاری تەجیلکردنەکە ئەوە بوو کە لە ئەوەی یەکەمیان ئاندەک ئەوراقی تحقیقی هەبوو دەبووە ڕەبت بکرێت لەگەڵی بۆیە تەجیل کرا، بەڵام قازێکە بڕیاریدا کە دانیشتنی داهاتوو دانیشتنی بڕیاردان دەبێتن. لەو سکاڵایی کە تایبەت بوو بە سەربازەکە سەرڕای ئەوەی کە ئەوەن داوای تەجیلیان کرد، بەڵام ئێمە ڕەفزمان کردەوە، گوتمان ئێمە دەمانەوێت بڕیار بدرێ، بەڵام قازێکە تەجیلی کرد بەهۆی ئەوەی کە بەخۆی یەکەم جارە ینی دادبین دەبینی بۆ زیاتر لێکۆڵینەوە لە قەزیەکە بۆیە تەجیلی کرد. لە ڕاستدا زۆر تاخیر بووە، من پێمە بەشێک لە ڕۆتینیاتی ئیداری تێدایە و بەشێکیش لە ئەو تەجیلانە پەیوەنی بۆ بوو کە ئەوان سەرڕایەوەی کە سکاڵاشان تۆمار کردو، بەڵام ئامادە نەدەبوون لە دانیشتەکان بۆیە تا ئێستای خاندووە. هیچ کات داوا کراوە بە سڵحی عەشایری ئەم کێشەیە چارەسەر بکرێت؟ بەڵێ چەند جارێک داوایان کردووە و ئەمڕۆکە جارێککەش دووبارەیان کردەوە، بەڵام من ڕەفسم کردەوە لەبەرەوەی بڕاستی ئەو سەربازە کردەوەیشی کردووە دوور لە هەموو ینی سلوکێکی ئینسانی وەسلوکیی سەربازی وەسلوکیی کۆمەڵایەتی دەبوو پێش هەموو شتێک اعتیزار بکە و داوای لەبردن بکە و دان بە هەڵەی خۆی دابنێ، نەک لا بەلا یان داوای سڵحی عەشایری بکە. یعنی ئەو سەرڕای ئەوەی کە بەو جۆرەش دەزانی غەڵەتن، بەڵام هاتۆ سکاڵاشی کردووە. من چۆن دەتوانم سڵحی عەشایری لەگەر بکەم، بۆیە من ڕەفزم کردەوە و بڕیارمدا کە ئیجراعاتی مەحکەمەی یەکلاکەرەوە بێ لە نێوان من و ئەواندا. جا لەم دوو دۆسەیە لەسەر ئەوەی کە ساڵی ڕابردوو کە هێرشی کردە سەتەوە بە پێچەکە دڕایی کێشە، جەنابەت سکاڵات بە هەمان شێوە لەسەر ئەو سەربازای عراقیە تۆمار کردووە. ئەمە گەیشت بە چووە؟ سکاڵاکەی جەنابەت گەیشت بە چوو؟ سکاڵاکەی من لەبەر دوو هۆکار، یەکیان ڕۆتینی ئیداری، دووەمیش وەڵام نەدانەوەی یەکە سەربازیەکان بۆ مەحکەمە، هەروە یعنی هیچ پێشکەوتنێکی بەخۆیەوە نەدیوە. لە 22 من سکاڵاکەم کردووە، دوای ئەوەی کە نووسراویان کرد بۆ ئەو یەکە سەربازیە، دوای 3 مانگ اینجا وەڵامی نووسراوی یەکەمی مەحکەمەیان داوە، واتە لە مانگی 5 وەڵامیان داوە. دووبارە کە مەحکەمە نووسراوێکیکەی کرد ئایا هیچ مەرسی تحقیقیتان لەسەر ئەو قەزیە دروست کردەوە نەتیجەی چییە، ئەوان تا ئێستا لە مانگی 5ەوە ئەوە ساڵ ینی سوڕاوە کەتینە مانگی یەکی ساڵی ینی 26 هەتا ئێستا وەڵامی ئەو نووسراوەی دادگایان نەداوەت.